بەڵێ بەڕێزان سەرمایەدار و پارەدار سەرمایەدار و پارەدار ئەگەر بێت و خراپە بکە هەموو خراپەیەکی پێدەکرێ زۆر زۆر خەتەرە بەڕێزان سەرمایەدار و پارەدار ئەگەر دەرگای خراپەی کردەوە ئەتوانێت هەموو خراپەیەک بکە ئەگەر دەرگای چاکەشی لە خۆی و لە خەڵکی کردەوە ئەتوانێت زۆر دەرگای خێر هەیە بە پارەی حەڵاڵ لە خۆت و لە خەڵک دەکرێتەوە ئەمڕۆ ئەم قسەیە بۆ سەرمایەدارەکانی خۆمان لە کوردستاندا و هەموو جیهانە ئەم پەیامە بۆیە عارستان دەکەم لە قورئانەوە فێری دەرسی ژیان بین ئەم قورئانە چیرۆکی قاڕوونی بۆ نەخوێندینەوە و چیرۆک بخوێنینەوە بەڵکو دەرس و ئامۆژگاری بۆ سەرمایەدارەکان باسەکەمان لەسەر ئەوە بوو چەندێتی نەک چۆنیەتی چەند دەوڵەمەندی گرنگ نییە وەکو قاڕون چەند دەوڵەمەندی چۆن دەوڵەمەندێکی گرنگە چۆن دەوڵەمەندێکی فەساد لەسەر زەوی بڵاو ناکەیتەوە گەندەڵی بڵاو ناکەیتەوە زۆر گرنگە بەهۆی سەرمایەکەی تۆوە بەهۆی کۆمپانیەکانی تۆوە بەهۆی ئیشوکار و تەندەر و مقاولات و بەڵێندەرایەتی تۆوە پرۆژەی فاشل لە وڵاتە ڕوونەدا خواب چەند پرۆژەی فاشلمان هەیە بەڕێزان ئێمە لەم وڵاتەدا چەند پرۆژەی فاشلمان هەیە ئەو هەموو ڕێگاوبانە دەکرێت بەخوا ئەگە بەڕێک و پێکی بکڕێ و پرۆژەی فاشل نەبێ ئەو هەموو ڕووداوی هاتوچۆیە ڕوونادا ئەگە ڕووداوی هاتوچۆکە ڕووینەدا ئەو منداڵە بێ باوەک نابێ ئەو هاوسەرە بێ هاوژین نابێ چاولێ تۆ فەسادن نایەوە تۆ کەس نەکوش بەدەست بەڵام سەبەبی کوشتنی دەیان کەسی چونکە ڕێگاوبانەکەت باش چاک نەکرد چونکە مەوادی پێویستت تێ نەکرد چونکە ئەم دەست فرۆشتیەوە بەو دەست ئەو بەرپەرز وتی من لەگەڵ یا شەریک نەبم نایاڵم کار بکەێ بێ منیش بەش فەردەپارەکانی منیش بۆم بێنێ ماڵەوە چاولێ ئەوە فەسادە ولا تبغی الفەساد فی الأرض ئەی دەوڵەمەند کار بکە کەسابەت بکە پارە پێکەوە نێست دەوڵەمەند بە بەڵام لەسەر پرۆژەی فاشیلنا دەرمانی خراپ مەهێنا خواردنی خراپ مەدە بە خەڵک پاککەرەوەی ژەهراوی مەهێنە وڵاتەکەەوە ئافرەتێکە بە حساب مشتەمەلاتەکەی شتووە هەموو سیەکانی سوتاون چونکە ئەو پاککەرەوەی کە دەفکاکی دەوڵەمەند و بازرگان لە دەرەوە هێناوێتی لە هیچ وڵاتێکی دنیادا ڕێگە پێ نادرێ بەکار بهێنرێ ئەی تۆ ئیمانەکەت ئەی قیامەتەکەت ئەی وجدانەکەت خۆگە حکومەتی ژاگای لێ نەبێ ئەگە هاوڵاتێکی نە خوێندەواریش و خوێندەواریش نەیخوێنێتەوە کە زیانێکی هەیە ئەی خۆت محاسبەی خۆت بکە ولا تبغي الفساد في الأرض چونکە إن الله لا يحب المفسدين تو ئەی خواخۆشی ناوی کە خواخۆشی نەویستی نەفرەت لێ دەکا دوایی بە نەفرەتکراوی مێژوو وڵاتەکەت گەلەکەت و قیامەت دەبی مەلایکەتەکانی خۆی پەروەردگاریش نەفرەت لێ دەکەن ئەو خواردنە بەسەر چۆ دەدەی بە خەڵک با کەس پێی نەزانێ ئەی پەروەردگار خۆ لەسەرەوە ئاگای لێیەتی فأين الله ئەی پەروەردگار بەمە ئیسلاحی کۆمەڵگا دەبێ بەڕێزان بەمە فەساد لە ناو دەچێت توخوا حەیف نییە نەخۆشێک ئەخر لە نەخۆش داماوتر نییە ئامادەیە ئەوەی لە جیرفانیایەتی خانوەکەی بفرۆشێ هاوسەرەکەی زیێڕەکانی بۆ بفرۆشێ منداڵەکانی دەخیلەی منداڵە بچووکەکانی هەڵبچڕێ بەس بۆ ئەوەی کەوا تۆزێ لە ئازارەکەی کەم بێتەوە بە دەرمانێک توخوا چویش دانێک ڕێگەت پێدەدا دەرمانی بەسەر چوی بدەیتێ دەرمانی کوالیتی خراپی بۆ بێنی کە نەخۆشیەکەی زیاترکە لە نەخۆشیەک چاکی دەکاتەوە تووشی چەندین نەخۆشی تری دەکات ئەوە فەسادە ئەو کەسانە خواخۆشی ناون ڕەحمی خۆیان لەگەڵان نییە کاکە عیبە کەلوپەلی عادی بۆ وڵاتەکەی خۆت بێنی بۆ هاوڵاتیەکەی خۆت بێنی بە کابرای سینی بڵێت چی خراپە ئەوم بۆ دروستکە مهم وایە من زۆر قازانج بکەم و میلەتەکەم بڕوتێنمەوە سوتەمەنی خراپ تۆ بەنزین خانت هەیە نەوت دەفرۆشی بەنزین دەفرۆشی خوارزقت با و بەرەکەتت بۆ تێبخە بەس گوناحە غەش لە سوتەمەنیا بکەیت لەوە چێ بێتە مای ماڵوێرانی بۆ خەڵکانی تر ئەگە سوتەمەنیەکەی تۆ ئەسڵ بوویایە ئەو مرۆڤە نەدەسووتا لە ئۆتۆمبیلەدا چەند ئۆتۆمبیلی تر نەدەسووتان سەرمایە و ڕوحی خەڵک نەکەوەتە مەترسیەوە ئەمە فەسادە کاسپی بکات دەوڵەمەند بە بەڵام چۆن دەوڵەمەندیەکی گرنگە ولا تبغي الفساد في الأرض تخوا حەیف نییە سەرۆت و سامانت هەبێ کافتریا دروستکەی توخوا سەرۆت و سامانت هەبێ نێرگە لە خانەدانەی ئەو نێرگەیە قوڵتە قوڵ ئەو دوو کەڵ و ژەهرە بکەیتە سینەی ئەو گەنجانەمانەوە کە سەرمایەی ئەم وڵاتن بەخوا حەیفە ئەو سینە سپیانە بە جگەرە و بە نێرگەلە بە بازرگانی نێرگەلە و بە بازرگانی جگەرە سینەی سپی گەنجەکانمان کە گەنجینەی کوردستانەکەمانن بە پارەی تۆ وێران بێ ولا تبغي الفساد في الأرض ئاگال لە خۆت بێ ئەو کاتە إن الله لا يحب المفسدين یەقینت هەبێ خواخۆشی ناوی کە ڕەحمەتی خوال لەگەڵ نەما
هەموو ژیانت دەبێتە زەحمەت بۆیە زۆر لەو سەرمایەدارانە واللهی بەخیلیان پێمەبە وامەزانە ژیانیان خۆشە واللهی دەرونیان نائارامە واللهی ویژدانیان نائارامە ماڵ و عایلیان هەڵوەشاوە سەروەتێکی بێخێریان هەیە نەفرەتی مێژوویان هەیە نەفرەتی مەلایکەتیان لێیە نەفرەتی من و تۆی موسڵمانیان لێیە قیامەتیش جەهەنەم وەکو قاڕون چاوەڕێیانە